ئەوتان نەخسەڵی ژووری نە هیچ شتێوەگەڕا حەلەگای لە خۆی نییە دەجارترکە کاکە جارە پەلەمەکە بابین و ئێرە کارێک بۆی قەرزداری کۆتایان بە ژیانی خۆیان هێناوە بە مێندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکاران هەروە لە هەولێریشەوە عومەر ئیسماعیل سەرۆکی کەمپینی کەمکردنەوەی کارمەند و کرێکارانی بیانی لە سەمتەماڵیشەوە پشتیوان عومەر توێژەری کۆمەڵایەتی قسە لە سەرم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین واتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بێکاری و بێموچەیی کاریگەری خراپی کردوتە سەراسایشی کۆمەڵگە و لە ماوەی 48 ساعتدا دوو پێشمەرگە و کاسبکارێک بەهۆی خراپی بژێویان خۆیان کوشتووە. بەیانی ئەمڕۆ سێشەممە بەهۆی بێموچەیی و قەرزداری پێشمەرگەیەک لە ناو فەرماندەیی یەکەی هەفتە لە شاری سلێمانی خۆی کوشت. بە پێی زانیاریەکان پێشمەرگەکە تەمەنی 36 ساڵە و سەر بە لیوای سەی تایبەتە لە کاتی ئەرکدا و لە ناو یەکێک لە بنکەکانی پاسەوانی خۆی کوشتووە و کێشەی لەگەڵ کەسدا نەبووە. ئەم پێشمەرگەی خۆی کوشتووە خەڵکی گوندی مێرکەسەرە لە قەزای شەقڵاوە. هاوکات ئێوارەی دوێنێ کاسبکارێک تەمەن 65 ساڵ دانیشتووی ناوشاری سلێمانی لە باخی گشتی بەهۆی قەرزداری ئاگری لە جەستەی خۆی بەردا و دوای مانەوەشی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. باپی زانێرەکانی پۆلیس خۆسووتاندنی هاوڵاتیەکە بەهۆی قەرزداریەوە بووە. لاکی دیکەوە لە شاری کەرکووک پێشمەرگەیەکی زێرەڤانی دانیشتووی گەڕەکی ڕەحیماوە بەهۆی قەرزداریەوە خۆی هەڵواسیوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. باپی زانێرەکان ئەو پێشمەرگەی کە خۆی خنکاندووە کرێچیە و خاوەنی 4 منداڵە و ئەویش بە هەمان شێوە قەرزدار بووە. ماوەی 6 ساڵە بەهۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ قەیرانی موچە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە. بەهۆیەوە ئاسایشی کۆمەڵگە و خێزان کەوتووەتە مەترسیەوە. بەدەیان کەس بەهۆی خراپی دۆخی ژیانیان خۆیان کوشتووە و بە سەدان خێزانیش هەڵوەشێنراونەتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی پەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک چالاک بەخێر بێنن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو بێموچەی ئێوە لە سەردەمی کۆرۆنادا تا چەندە بێموچەی بێکاری زیاد کردووە یاخوو بڵێن دۆخی ئێستای کرێکاران چۆنە؟ سپاس جەناب بۆ بینەرانی عەزیز. بەداخەوە مەسەلەی ئەم قەیرانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە جێی نیگەرانیە جێی داخە هی ئێمە و هی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەواوی بەشەریەت خۆتان نزانن ئەم قەیرانە تەواوی دنیای گرتوێتەوە بەڵام ئەم دنیای کە گرتوێتەوە هەموو وڵاتە پێشکەوتوانە هەموو درب و دراوسێکانمان هەتا حکوومەتی عێراقیش لە ئێستا ئەمای بینین کە ئەم قەیرانە ڕووی تێکردوون ئەوان ڕاستە پێشوەختە ئاگاداری ئەمە نەبوون ینی ئەحتیاتیان بۆم حاڵتە نەخستۆ بەڵام ئەوان ژێرخانی ئابووریان ژێرخانێکی باشە بۆیە توانیوانە تا حەدێکی مامناوەند سەیتەرە بەسەرەمایە بکەن تووشی داڕمانی قەیرانی دارایی نەبن. بەداخەوە جێی نیگەرانیە کە لە هەرێمی کوردستانی سا حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان ئێمە جۆمان لێ بوو وەزیری ناوخۆ چەند مانگ پێش ئیستاوتی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی لەژێر سفرەوەیە خۆی لەسەر تەلەڤیزۆنەمە ئەلان کرد بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان کە داهاتی لەژێر سفرەوەی ئیفلاسی کردو و موچەش نادا بە خەڵک و بە کارمەند و بە موچە خۆرانی لە هەمان کاتە ئەمە تەئسیری لە کرێکاران هەیە ئەمە تەئسیری لە کەرتی تایبەت هەیە بە تایبەتی کەرتە بچووک و مامناوەندەکان کە ئەوان ئابووریکی باشیان نییە ئەوان پێشینی ینی پاشخانێکی باشی ژێرخانێکی باشی بەقوتیان نییە چاویان لە حکوومەتە چاویان لەوەی حکوومەت سلفەکانیان بداتێ ئەو قەرزێنی لایەنە بیانداتەوە و بتوانێت ئەم پارەی تەخسیس کراوە بۆ پرۆژەکان بە پێی سلفاتی خۆیان بە پێوە بیانداتێ بۆ یە و کرێکارانی لە کەرتی تایبەتی شەکەن هەر نەبێ ئەمانە تۆزێک ژیانیان باش بێ بەڵام بەداش بەس ئێستا بێکاری زۆر زیادی کردو بە تایبەتی کە دابشکردنی موچە دواکەوتووە و بووە بە دوو مانگ جارێک ئەمە تەسیری لەسەر بازاڕی کاسبکاران لەسەر کەمبوونەوەی بڵێن کاریش بۆ ئەو کرێکارانێکی کاری سەر بەخۆ دەکەن کردووە بەدڵنیایەوە تاسیری تێکردووە ئێوە خۆتان نەزانن هەموو ئەو خەڵکانی کە لە ماڵەوە
لە یەکەم من نمونێک بە جەنابتێم لە کەرنتینەی لە یەکەم جار لە مانگی سیاکە حکوومەت کەرنتینەی ڕاگەیان خۆشببختانە خەڵک بە دەنگ ئەم مەسلەوە هاتوو چۆ ماڵەوە ئێمە لیژنەکانمان نەگەڕا بەدەیان شوێن ئاگادار بووین کە خەڵکی مەدەنی خانۆکەی تعمیرە کرد دوکانەکەی تعمیرە کرد شوێنەکانی لەو کاتەیە بە هەلیەزانی تعمیرە کرد ئەمانە کرێکارن ئیشەکانیان بۆکردن خۆخۆی نەیە کرد بەڵام ئیستا کە ئەو موچەکە نادا بە کارمەندەکە قەرزی لایەتی و ئەو قەرزاری ئەویترە و خەڵک پاری پێنیە بچێت لە بازارەوە خاوەن دوکانەکانی کاسبکارگی بازاریش پاری پێنیە داهاتی ڕۆژانی نییە بێتەوە لە ماڵەوە بتوانێت ئەگەر پێویستی بە کرێکارێ بوو بیباتە سەر ئیش ڕۆژی بە 20,000 پێ بکە یعنی هەموو ئەمانە ئەم حەڵقانە هەمویان گرێدراون بەیەکەوە بەڕاستی هەر هەمووی سەرچاوکەی ئەو ئابوووریە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەبوایە پلانی هەبوایە هەرنا چاوی لە خەڵکە بواە هەرنا کە تۆ خەڵک کەرنتیناکەی ئێمە معاناتێکی زۆرمانەیە لەگەڵ کرێکارانی ڕۆژانە و کرێکارانی ڕۆژانەی ئیشەکەن سوپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر ئەگەر بچینە چەند چەباڵ لای کاک پشتیوان سوپاس بۆ بەشداریتان سەبارەت بە حاڵەتەکانی بێکاری یاخود ئێمە دەبین لە 48 ساعتە دوو پێشمەرگە و کاسبکارێکیش خۆی سووتاند و دوو پێشمەرگەش خۆیان کوشتۆ بەوەی بێموچەیی و قەرزداری مەسلەی بێکاری چەندە کاریگەری خراپەوە بەیموچەیی لەسەر کۆمەڵگا دروست کردووە بەناوی خوای گەورە و میخیبان ڕێز و سڵامێ بۆ میوانە بە ڕێزەکە دوێتەوەی بینەرانە بۆ تۆی بەڕێز دیارە بە دڵنیایەوەکە بە ڕێزە باسی کرد بێکاری و نەبوونی موچە کاریگەری تەواوی هەیە لەسەر هەڵوەشانەوەی خێزان لەسەر تەواوی کایەکانی لە کۆمەڵگا هەیە ئێمە ئەگەر لە ڕوانگەی خۆمان و تەماشای بابەتی بێموچێ و نەبوونی وەزعەکەین لە کوردستانەوە دیارە بە تەواوەتی هەموو سێکتەرەکانی گرتوێتەوە لە ناوی سێکتەری کۆمەڵایەتی ئەگەر تەماشاکەین لە ئێستاە بە تایبەتی کاریگەری ئەو قەیرانی دارایی لە کوردستانە بە تەواوەتی دەرەکەوێ و ڕۆژانە جۆمان لێبێ لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە کاریگەرەکانی وردەوردە دەرەکەوێ بە دڵنیاییەوە پەنابردن بۆ خۆکوشتن و بۆ دیاردنامەوانی کە ئێستا ناو کۆمەڵگایە بینی هەموو هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەو وەزعی کە ئێستا لە کوردستانە لە ئارادایە ئەگەر بێت و لە ئێستا حکومەت یعنی وەزعێکی تر نەخاتە ئاراوانە بە دڵنیای کۆمەلگا بەرەو قەیرانێکی گەورەترە بە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەبێتەوە هۆی لە هەڵوەشانەوەی تەواوی کۆمەلگا بە تایبەتی لە هەڵوەشانەوەی خێزان و کاریگەرێکی تەواویش لەسەر تاکەکانی کۆمەلگا ئەکاوە تاکێکی وا دروستەکە لە کۆمەلگا کە هیچ هەستێکی کۆمەڵایەتی هیچ هەستێکی نیشتیمانی نەبێ وەکەوە ئێستا ئەبینە تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو شێوەیەک دەلالەتە لەسەر ئەو وەزعی کە ئێستا لە کوردستان لە ئارایە بەڵێ بەس وەکو ئەوەی کە ینی گیانی مرۆڤ لە وڵاتە بێبەهانە بووە بۆ نمونە دوو پێشمەرگە لەسەر قەرزداری خۆیان یەکیان خۆیان خۆی بکوژێ یەکیان خۆی بخنکێنێ کاسبکارێک دوێنێ لە ناوباخی گشتی سلێمانی بۆی قەرزداری خۆی سووتان پێ وایە نەدەبوو دەسەڵاتات پاسەرخەت بۆچی گیانی مرۆڤ ئەوەندە بێبەها بوو ینی ڕووداوێکی ئاوا ڕوو دەدات کەمترین لێکۆڵینەوە لە دەرهاویشتەکانی و لە هۆکاری ڕووداوەکە دەکرێت بەدڵنیایە ئێمە دەسەڵاتێکی زۆر بێ هەستمانێ لەم کۆمەڵگای ئەوەی ئێستا لە کوردستانە ڕوئەدا لە هەر وڵاتی کە ڕووی بدایە بەدڵنیای ئەو بۆ هۆی ئەوەی کە حکومەت ئیستیقالە بکە حکومەت زۆر ڕێوشێنەکانی تون بکردایە بۆ ئەوی حاڵەتەکان کەم کاتەوە بەڵام ئەوی کابین بێباکی حکومەت دەرەکەوێت لەم حاڵەتانەیە ئەگەر تەمەشاکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم هەواڵانە زۆر بێ بایەق بووە زۆر بەها بوو یعنی لەوانێشتی زۆر سادە و ساکار لەم لاولۆلە ئەبینین کاریگەری زۆر زیاتر هەیە لەسەر تاکانی کۆمەڵگا ئەمە وای کردووە کە ئەم دەسەڵاتە هیچ باکی نەبێ بۆ مردنی تاکەکانی خۆی هیچ گوێ نەبێ بەوەی کە تاکەکانی بەچی ئاقارێکەتی ئەپەڕنەوە لە داهاتووە ئەگەنە چی دۆخێکی دەرونی شڵەژاو بەڵێ بەس پێ وایە ئەو بڵێم ئەگەر کەسێک خۆی دەباتە بەر خۆخنکاندنە یاخود خۆ سووتاندنە پێشتر هەر لە ڕووی دەرونیەوە بەر لەوەی کە مەسەلەن تیرۆر کراوە تیرۆری ڕۆحی دوجار هەر خۆشی تیرۆرکایانی دوجار تیرۆر بکرێ بەوەی بێکاری و بێموچەییەوە کاک حەکیم بە دڵنیاییەوە خۆکوشتن کۆتا هەناسەی مرۆڤەکانە کە پەنای بۆ بن ئەگەر کەسێک نەگەشت بێتە حاڵەتێکی بێئومێدی پەنا نابا بۆ خۆکوشتن ئەگەر ئێمە تەماشا بکەی خۆکوشتن لە ناو تاکی کۆمەلگای لە هەموو کۆمەلگاکانی دنیاە
يعني آخر شتي مرۆڤەکە پەنای بووە بە ئەگەری حەلێکی کێ هەبوایە منفەزێکی کێ هەبوایە کە ڕووی تێکرا پەنای نابرە بەرە خۆکوشتن بۆیە گەیشتووەتە ئەو پەڕی بێ ئومێدی بەڕاستی ئەمە زەنگێکی خەتەرناکە کە لە کوردستانە بەڕاستی هاتووەتە ئاراوە ئەگەر بێت و طبعاً ئەمە شتێکی نەشاراوە ئێمە ئاوە ڕۆژانە تەماشایەکەن ئەگەر لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی تەماشا بکەی ڕۆژانە لە ناو گەڕەکوبانەکان و لە خەڵکیەوە نزیکەوە گوێ لە بابەتەکان بگەی لەوانەیە شتی زۆر کارەسات باراییتر لەم مەسەلەی خۆکوشتن ببینیت بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەبینی مەسەلەی بابەتی خۆکوشتنەوە خاڵێکی نیهایە کە مرۆڤەکان پەنای بووە بن. بەڵێ سوپاس دەکەم کاک پشتوان بچینە لای کاک ئۆمەر لە هەولێرەوە. کاک ئۆمەر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان کەمبینێکتان ڕاگەاندەوە بۆ کەمکردنەوەی کرێکار و کارمەندی بیانی لە هەرێمی کوردستان. پێتان وایە ئەمە کاریگەری دەبێت لەسەر دروستکردنی هەلی کاری نوێ بۆ گەنجانی بێکار و بۆ دەرچوانی دانەمەزرا و کە نزیکەی 200,000 دەرچووی دامەزرا و دانەمەزراو هەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو دانەمەزراون. سەرەتا بەنای خوای گەورە میرەبان زۆر سپاس لەو دەرفەتە. ئێمە ماوەی 6 ساڵە گروپ و پێیجەکان هالی کار دادەنین بۆ ئەوەی خەڵک کاری بدەستکەی لەبەرەوەی لە وڵاتی سیستەمەک نییە هەموو کارەکان کۆکاتەوە و خەڵک ڕێنمایی بکە تاکو و بزانی ئەم شوێنانە چێن دەرن. بۆ پاش ئەوەی کە ساڵانی زۆرە لە پرۆژەکان و لە شوێنەکان ئێمە ئیشما کردووە هەستمان بە قەدرێکی زۆر لە خەڵکی خۆمان کرد هەستین بە کەمپینێک بۆ کە کەمکردنەوەی کارمەند و کرێکاری بیانی هەستان یاداشتێکماندا بە حکوومەت و لەگەڵ وەزیری کار و بەڕێوەری وەزارەتی کار قسەمان کرد و لەگەڵ چەند بەرپرسێشتر قسەمان کردووە یاداشتەکەمان لە 13 خاڵ پێک دێت یەکەمیان دەبێت لە هەموو وڵاتێکی دنیادا سیستەمەکەیە تاکو خەڵکی خۆت هەبی نابی ئیشی دێ خەڵکی تر و لە هەموو وڵاتێکدا هەیە 175 دەبی خەڵکی خۆمانی بی بەس ئەوەی کە لە کوردستان دەگوزارێ 29 ساڵە ئەمە یاساچی کارمان نییە بەداخەوە 29 ساڵە ئەمە نەماتوانێت سیستەمەکی لەوە هەڵی کاردانین و ساڵانەش جەنابەت ئاگاداری 30,000 کەس تەخەڕوج پێ دەکەی بازاڕی کارەوە زۆربیان بێکار دەبن ئێستاش گەیشتنە بن بەس پێویستە ئەو یاسانە چا بکرێ خەڵکی زیرەک بخێت وەزارەتی کار و هەموو یەک سیستەم بەکار بێتن و ئەوانیش لەگەڵیان دانیشتوین کە پەیمانیان بە ئێمەش داوە و لە هەموو وڵاتێک دنیاش کە جەنابەت ئاگاداری کە زمانی کورد بۆ نمونە لە هەموو وڵاتێک دەبێت و زمانی ئەو وڵاتە فێربی کەچی لە کوردستان هەموو کارێک بڵاو دەکرێتەوە شتەکان بڵاو دەکرێتەوە بە زمانێکی ئینگلیزی و کوردی زۆر فەرامۆش کرایە ئێمە لە داشتەکەمان 13 خاڵمان داناوە و ئێستاش حکوومەت ئاگای لە کەرتی تایبەت هەنماوە خەڵکەکی زۆر ئیشی لە دەستداوە زۆر و ئێستا ئەوەی لە هەولێریش دەگوزارێ کەرنتین و ڕۆژانە 5 خەڵکەکی زۆر بەواستەی ئەوە کاری لە دەستداوە یانیا من سەیرم بە پارێزگاری هەولێر دێ ئاگای نازانم خەڵک لە کەرتی تایبەت بە تەریبی لەگەڵ حکوومەت ینی مەسەلەن کەرتی گشتی ئیش دەکات ئێستا لەو ڕۆژانە ئەمە ڕۆژانە ریسالەمان زۆر لۆ دێ خەڵکەکی زۆر ئیشی دەستداوە ینی شەریکاتەکانیش ئێستا غەدرێکی زۆر لە کارمەندەکان لەبەرەوەی نەبوونی یاسایەک یعنی خەڵکەکی ئێستا جەنابەت پۆستێ بکە لە گروپەکانی تر هەموو یەکین مەسەلەن بزانە خەدرێکی زۆر خەڵک زەخەدرێکی زۆری دەکرێت یەک یاسا نییە یەک ئەوەک نییە خەڵک بە نایاسایی و بە یاسایی دێتە ئێریش دەکە شوێن هەیە 900 کارمەندی بیانی هاتی 300 کوردی تێدایە شوێن هەبووە من ئیشم کردووە 200 تورک ئیشی کردووە بە هەمووی 100 تورک کورد ئیشی نەکردووە لە هیچ ئەو شتەی کە لە کوردستان دەگوزارێ لەوەی وڵاتە چینە ئێمە دەمانەوێت بە هەموو یەک دەستبینی یەک بین کە ئەو سیستەمە چا بکرێ و دەبێت ئاور لە گەنجان بدەنەوە لەبەرەوەی ئێستا گەیشتنە بەس وڵاتەکە وەزئی زۆر خراپە و خەڵکەکی زۆر بێئیشە باشە بەس ئەوەی کە بەڕێز وتت بۆ لە وڵاتان زمانی وڵاتە وەردەگیرێت بۆ کارکردن بەس بۆچی لە کوردستان خۆ داماژ پێکرد مەسەلەن هەر سیڤێک بڵاو دەکرێتەوە بۆ کۆمپانیایەک زمانی عەرەبی زمانی ئینگلیزی بزانێت اینجا وەردەگیرێت هۆکارەکەی چییە؟ لەبوونی سیستەمێکە لە هەموو وڵاتێکی دنیادا سیستەمەکەیە دەبێت هەموو خاوەنکارەکان هەتا خەڵکی ئەو وڵاتە وەگری و سیستەمی پێرمتیشێ پێرمت ئۆڤۆرکێ مەسەلەن کابرا ناتوانانی یەکەسەر بێتە ئەو وڵاتە و تۆ ئیشەکی بدەیان خاوەنکارەکە ئیشەکی بداتێ لەبەر وێخە ئەو کەسە بە پارەچکەم ئیش دەکا دەبێت ئەتوو لە هەموو وڵاتێک بۆ نمونە لە هەولێر دەبێت ئەتوو ساعتی کارکردن بەپێی ئەو شوێنە دابنی ینی بۆ نمونە خەڵکەکی زۆر غەدر لێکراوە خەڵکمان ئەمە نەماتوانی خەڵک فێری ئیشکەین خەڵکمان فێرە تەنبەڵی کرد شوان و گەوانمان نێشت بەداخەوە یعنی ئەتوو سەیری کە هیچ شتێکمان نێژ لە وڵاتە ئێستاش گەیشتنە بن بەس ئێمە وەکو کۆمەڵێک گەنج دوور لە هەموو ئینتیمایەکی سیاسی هەموو هەستاینە کە داوای ئەوەی دەکەین کە
ئەو یا سیستەمی کار چا بکرێ و پێویستە خەڵکێ 10 ساڵە لەسەر پۆستەکەیتی لە وەزارەتی کار ناتوانانی بچایکە با پۆستەکەی بەجێبێری بۆ خەڵکی شارەزا یعنی خەڵک دانێن لەسەر شتی کارا زیرەک بێ ئەکسپریانسیا بێ بزانانی وڵاتەکە چۆن چا دەبێ ینی زۆر سەیرم بە وڵاتی خۆمان پەرپرسەکان دەستنە وڵاتی تریان خەڵکانمان ئێستا لە وڵاتیکە کار دەکەن ینی خەڵک زۆر دەرێ وڵاتی گەنجانەمان لە وڵاتیکە کار دەکەن چۆن کاریان بەدەستکەوێت لە وڵاتی تر یاسا هەیە پێرمود ئۆڤۆرکێ ئەو کەسە دەبی ئیزن لە حکومەت وەگرێ یاسا ئەو دەتوانێت کار بکات نەک لە بازای ڕژ وەکو ئێرە وەکو لە کوردستان ڕووداتن ئێستا شوێن هەیە ئەوەندەی ئەجانب و خەڵکی تر زۆرە کوردی لێ نییە بەخۆشیان باش دەزانن هەموو شەریکانمان زۆر لایە و هیوادارم پێداچونەوەی بکەن و ئەو کەمپینەیمە کەمپینەکی دەنجی سەدان هەزار کەسیە چونکە بەس کاک عومەر و لۆ برادران نییە بەڵێ بەس وەکو کۆمپانیای ئیبیانی کۆمپانیایەکی زۆری بیانی هەیە لە سڵاسەنیان کارمەندی بیانین بەپێی یاسا لە کوردستان یا لە عێراق یاسایەکەیە کە دیاری بکە لە سەدا ئەوەندەی ناوخۆیی بێت لە عێراق بۆ نمونە برادران دەڵێن 170 بەس ئەکە تو سێری واقعکەی بۆ نمونە ئەم لە پرۆژەکیشم دەکرد خەوات تێرمەر پاوەپلان بوو پاوەپلان هەڵمی کارەبایی لە خەبات دروستکرا 2000 تروگیشی دەکرد 2100 کورد ئیشی دەکران بە داتاوە لامە چا ساڵ بەندە ئیشی کرد و برادرانیش ئاگادارن ئێستاش بۆ نمونە ئێستا کارمەندمانی ئەم بتوانین ئەو حتا کار پێ بکەین ئەگەمە بماتوانی بە کارمەندی خۆمان بەکاربین و خەڵک فێری ئیشکەین و لەوە چینی مامناوان دروستکەین ئەمە بەس ئەومانیە بڵێن بەس مهندس و بەس کرێکار دەبی ئەمە هەموو چینێک دروستکەین و کولیەکانیش دەبی پێداچوونێکی پێ بکرێ بەس بۆ نمونە زۆر شوێنێ لە وڵاتی کە پەیمانگاکانێ خەڵک فێری ئیش دەکە بۆ نمونە ئێستا لە کوردستان بگەڕێ بە هەمووی 100 لا عینچیت پێیان نابی کە ئێستا سەیری ئۆلگازکە کە لە شرکاتی نەوتی هەمووی خەڵکی ئێران و خەڵکی سووری و خەڵکی تر و تورکی دێنێ ئێرە ئیش دەکەن دەبێ ئەمە خەڵکی خۆمان فێری ئیشکەین خەڵکی خۆمان بخینە سەرکار یاساکان چاپ بکەین و ناوچەگەری لە شەریکات نێڵین یعنی ئێستا بەداخەوە ناوچەگەریش پێیا بۆ لە شەریکاتی نەوت یعنی بۆ منە شەریکاتی نەوت ئێستا بۆ من خەڵکی هەولێرە بۆ منێ لە غەزاخۆ ئیشکەم یعنی ئەوەش بەداخەوە بۆ کەسێک لە کەلارە لە شەریکاتی سێرویسی ئۆلگازیش دەکە بۆ نیە لە زاخۆیشکە یعنی ڕێگای ئەمنی پێی نادە ئەوە پێویستەوانە لا بدرێ ئەمە وڵاتێکین چار پارێزگاین ینی پێویستە ئەو وڵاتە چا بکرێت ئێستا بن بەس ینی ئەمە دوور هەموو ئینتیمایەتی سیاسی ئەو وڵاتە پێویستی بە چاکسازێکی ڕیشەیی هەیە بۆ نمونە ئەمە چەند گەنجێکین ئەمە ئەو یاداشتەمان بردە لای بەڕێوەبەری کار ینی سەیری پێیان کە گەنجانێ لە وڵاتە بتوانن یاداش بنووسن شتی بەمانا بنووسن ئەمە دەمانەی وڵاتەکە چا بکرێ با وڵاتەکەمان لێ تێک نەچی چووکە وڵاتگەنجێکی خەڵکەکی زۆر بێئیشە ڕۆژانە بڵێ سپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر کاک چالاک بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە کرێکاران ئێستا کە کاریان لە زاوانێک کاری ڕۆژان دەکەن بەڵام بەشیشان کرێچین هەبووە کرێی خانوەکەی پێ نەدرێت پەیوەندی بێەوە کلوک و سەندیکای کرێکارە ناوکاری بکەن یاخود حکومەت لەم کەرێنتینە هیچ چاوکاریکی کرێکارەکانی کرد بەڵێ وەڵا بەداخەوە کرێکاران لە ناوچی سلەیمانی لەم شوێنی کە ئێمە لەقی سلەیمانی دەسیواڵای شتیاکە دۆسیێمان زۆر لەلایە و کرێکاران ڕۆژانە ڕوو لە ئێماکەن و بە بەردەوامی مەلیژنەکانمان سەردانیانەکە لە شنکارەکانە بەداخەوە بەڵێ دۆسێمان لە کرێکارەیە توتە لای ئێمە کە خاوەن کارێکی خاوەن ماڵەکە ئیزنی داوە لەبەرەوەی ئەم کرێکارە پارەی کری پێنیە ڕۆژانەبی ینی تەسەورەکەنیەوە کرێکار هاتووە بۆ لای ئێمە کرێخانوەکەی 120,000 بۆ چکە لە ژوورێکاژی یەک ژوور و بڵێن چۆنە لە بەرهەیوانێک ینی تاوا لە توشتێکی دێنە بەخۆی و سێ مناڵەوە خێزانەکەی و سێ مناڵەوە لە ژووری ئاواژی 100,000 کرێکەتی پێنیە بیدا لە بەرەوەی ڕۆژانە پاری پێنیە ئەو ڕۆژانە ئیشی دەست ناکەوێت کە بیدا بە چیلوێ برنج بە چیلوێ شەکر بیدا بۆ پێداویستیانی کە ئیبیتۆ بۆ ماڵەوە ینی بەداخەوە ئێمە حملەیەکمان کرد بۆ وشیارکردنەوەی کرێکارانی ڕۆژانی سەرجادە بە پێدانی دەستکێش و دەمامک بەم کرێکارانە بەڕاستی کە ئەچوینە لایەن پێمانەوەتن ئەوان سوپاسیان نەکردین بەڵام پیانەوەدین ئەمڕۆ ئێوە بۆ ئێمەتان کرد بەیانی چێبماندادێ دوو بەیانی چێبماندادێ کە من بڕۆ پارم پێنە کرێکار هەیە ناتوان دەستکێش و دەمام کێش بکرێ بۆ کاری ڕۆژانەی نەخێ پێنیە پاری پێنیە ئەو بەیانی کێتە دەرەوە بە گیرفانی بەتاڵێتە دەرەوە یەتە سەرەوە جادەیە ئەو خۆتان ئەم شارە بینن لە تاسوجەکە داغلی پێشۆی داغلی دەواازی سلێمانی بی کۆمەڵە کرێکاری زۆر بەیانیان لەوەیە لای حلوە کۆنەکە لە سەر شەستێکە کە ئەبینی کۆمەڵە کرێکاری زۆر
لەسەر جادەکەیە و لە شەستی خوارەوە باماشەوە کۆمەڵە لای فامیلی مور بۆ سەرەوە کۆمەڵی کرێکاری زۆر لەسەر جادەکەیە چاوەڕێوەگە کەسێک ئەم کرێکارە بەرێتەوە بۆ ماڵەوە جاییتر زێرابی بۆ بەربا دیواری بۆ پشکێنێ حەوشی بۆ پاکاتەوە باخیر بۆ چاکە بە ڕۆژانەی 20,000 ینی تا 25,000 ئیش بۆکە ئەم کرێکارە ئەگەر ئەم 20,000 دەست نەکەوێت ئەمڕۆ بۆ بشێوی خۆی خێزانەکەی ماڵ مناڵێکی پێدابینکە لە چۆ ئەتوانێت دەستکێش و دەمامە بکڕێ بە قەرز ئەو ناتوانێت کرێخانەکەی بدە ئەو ناتوانێت لە مارچێتەکە ئەمەی قەرز کردووە کابرا هیچی ناداتێ شکر و ڕۆن و برنجەکەی ناداتی باتەوە ماڵی دەست حکوومەت ئەوان وتیان لەو پارەی کە لە بازرگانەکان کۆیان کردوێتەوە 10 ملیۆن دۆلاریان داوە بە خۆراکۆوانە چی بەر کرێکاران کەوت لە سلێمانی وڵی ئەو ئامارە خۆیان بڵایان کردەوە وەزارەتی کار بڵاوی کردەوە ئێمە وەکو کرێکاران سەندیکای کرێکاران نە ئاگامان لێبوو نە کەسیان قایمە لە ئێمە وەرگرت ئاگادار نین کە هیچ کرێکارێک هاوکاری کرابێ ئەنی لە حکوومەتەوە یاخود هیچ پرسێک بێ ئەوە نەکرا بڵێن ئێوە ئامارتان لە کوانەوە کرێکارانەی کە بژێوی ژیانیان بۆ دابینەکرا هاوکاریان بکرێت نەخێ پرسمان پێ نەکرا وەجێی نیگەرانیە بۆ معلومات کاک حەکیمانی بۆ معلوماتی بینەرانیش ئێمە ئەگەر سەندیکای کرێکاران ئاماری کرێکاری ڕۆژانی لادابێ بەس سندیکای کرێکارانە لە هەموو محافەزەکانی یاریمی کوردستانە حکوومەت یاریێم تاکو ئێستا ئامارێکی لا نییە کە کرێکاری ڕۆژانە چەند کرێکار هەیە لەم شارەیە لەم هەرێمی کوردستانەیە ینی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی تا ئێستا نازانێت کرێکاری ڕۆژانە چەدە یعنی من ئەڵەم با بەڕێبەراتی کار بەڕێبەراتی دەستەبەری سلێمانی ڕەنگە بەیانی بەڕێبەراتی دەستەبەر پێت بڵێ منەوەگە کرێکارم هەیە بەڵام چی هەیە ئەو کرێکارانی لە کەرتی تایبەتی ژەکەن و دەستەبەر کراون کرێکاری ڕۆژانی لا نییە کرێکاری ڕۆژانە لای ئێمە بەسپاسەوە لە ڕێکخراوی CDO لە سەرەتایە کۆمەڵێک هاوکاری لەگەڵ سندیکای بیناسازی ئێمە تەنسیقێکی باشی کرد و خۆراکی ئەبەردە بەردەمی ماڵەکان خۆیان هەموو خەڵکە فەقیری ڕێکخراوی مەدەنیە بەڵێ ڕێکخراوی CDO ڕێکخراوی مەدەنی ئەوەیە کە کەمپینێکی کردبووە و توانی ئەم خۆراکە بگەێنتە بەردەرگای ماڵەکان لە بە زیاتر ئێمە هیچ کەمان نبینەوە بەڵام حاڵەتی شتر هەیە کە بەڕێبەراتی کۆمەڵایەتی سلێمانی فۆرمێکی تەوزێ کردو کە گوایە ئەمە هەموو ماڵێک 30,000 دەنێ ئێمە پەیوەندیمان نەبوو هاوکاریی باشە بوو لە بینی ئێمە 100 فۆرمێکمان پڕ کردەوە بۆ کرێکارانی کە ئیشی ڕۆژانە خراپە بەڵام تا ئێستا هیچ ئیسجابێکی نەبوو چکە ئەم پارەی کە قەرارە بێ ئەوان بیدەن لە بەغاوە دێ ینی ئەمە ئەوە نییە کە لە وەزارەتی کار بەتەمای هیچ بدا بە وەزارەتی کار وەزارەتی کاری هەرێم چی کردووە بۆ کرێکارانی چی نەکردو وەزارەتی کار خۆتانە بینەوە ئامارانەیە کە بڵایە کاتەوە بەڕاستی جینی گەرانی ئێمەشە یعنی ئەو باسیەکە کە ئەوە 1000 خۆراکی داوە لە سلێمانی و لاولێر و لە دووەک ئەگەر بە کرێکارەکان بەڵێ با پێمان بڵێ ئێمە سندیکای کرێکارانی دیێرە کە ئەزانین کرێکاران معاناتەکانیان لەکوێیە پرسی بە ئێمە کرد بێ یا قایمێکی لێمە وەرگرتوێ خۆی بیبا لە دەرگای ماڵەکان با و خۆراکی دابێت سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک پیشوان سەبارەت بە مەسلەی بێکاری و کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵگات کاریگەریەک دروست دەکە یاخود بۆ نمونە بۆ زیادبوونی تاوانەکانی کوشتن خۆ کوشتن بەکارهێنانی مادەهۆشبەرەکان یاخود لادانی کۆمەڵایەتی چەندە پەیوەندی بە بێکاری و بێموچەیەوە هەیە و چەندە هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی بڵین نەتەوەی هەرێمیش بەدڵنیایەوە کاک حەکیم تەبعا داوا لێبورد ناکەم ئەگەر جۆم لە قسەکان کە عومەر نەبووە قسەیەکم کرد دووبارە داوا لێبورد ناکەم فەرمو بەنسبەت ئەو بابەتەوە کاک حەکیم ئەوەندەی ڕاستە من وەکوی خساسی خۆم وەکو توێژەرێ قساکەم بەڵام بەڕاستی سیاسی ئاخناوەتە هەموو بابەتەکانەوە دڵنیام لە کوردستانیشا وەزعی کە دروست بووە بەشێکی زۆری سیاسیە جاگەڕێم بدەێ من لە چەند خاڵێکە وەزع ینی بەنەوعێک بۆت باسەکەم يعني دیارە لە کوردستانە ئێستا حکومت بە هەموو شێوەیە دەعمی کەرتی حکومی ناکە بە ئەن قەست یعنیەوە دیارە بۆەوەی وەزعێک دروست بێت لە کوردستانە کە خۆی چوی بێ ئەوە جێبەجێ بکە ئێستاژم بینی وەزعی موچە لە کوردستانە یەکێکە لە تەسیرە هەرە گەورەکان کە لەسەر تاک دروست بووە مەسەلی بابەتی موچەیە بینیمانەوەی کە دوێنێ خۆی کوش پێشمەرگە بوو و زۆرێک لەو خەڵکی کە ئێستا معاناتی لە ئێستاە خەو خەڵکەنین کە لە چوارچەوەی بازاڕە کارەکەن بگرە زیاتر ئەوانن کە فەرمانبەر لە کەرتی حکومیە بەڕاستی کارەکەن بۆیە حکومت بە ئەن قەست یعنی پێم وایە کە وەزعێکی دروست کردووە کە موچەخۆران ئێستا لە دۆخێکی زۆر نائاسایی بژێن ئەمە خاڵێکی کە ئەگەر ئێمە تەماشاکەین لە کوردستانە لە هەموو دنیای وایە کاتێ وەزعێکی اقتصادی کە دێتە پێشەوە حکومت پرۆژەیە بێ بۆ خەڵکە بۆی جۆرێک لە
حاڵەتی دەرونیی کە لە لای خەڵک دروست بووە بەڕاستی بڕەوێنێتەوە بەڵام لە کوردستانە ئێمە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی هەرێم قەرارەکانی لە بارەی دەرونی خەڵکەوە قەرارێکی ناتەندروستن بەڕاستی ئەوەندەی تر باری دەرونیان تێکەدا نەکلەوەی وایان لێ بکە کە دۆخێکی ئاساییان بۆ دروست بێتەوە یەکێکە لەو خاڵانی کە ئێستا لە کوردستانە بە تەواوەتی درکی پێکرێت یەکی کە کاک حەکیم یعنی ئەو ڕێژە زۆرەی فەرمانبەری کە ئێستا لە کوردستانە هەیە بەڕاستی ئێستا کە تەماشاکەی خەڵکێکی فعلی هەیە لە چوارچێوەی دامەزراوەکانی حکوومەتە کارەکە ئەمانە بوون بە قۆچی قوربانی خەڵکانێکی کە لە پەنای حیزبەوە دامەزراون بوونەتە مایم بڕینی قوتی ئەم خەڵکەی ئێستا لە کوردستانە ئەمە یەکێکە لە خایڵانی کە ئێستا لە کوردستانە بە زەقی تەماشای کرێت حکوومەت هیچ هەنگاوێکیش نانە خۆ زۆر جار ئەگەر تۆ بڕۆی بەلای دکتۆرێک یعنی ئەوەندەی تەشخیصەکە گرانە ئەوەندە عیلاجەکە گرانیە لە کوردستانە تەشخیص زۆر ئاسانە بەڵام حکوومەت دەست بۆ عیلاجەکە نابە ئەتوانێت بە ئاسانترین شێوە کاریگەریانە کە ئێستا هەیە لەسەر دەرونی خەڵکی بەڕاستی لابرێت یەکی کە کاک حەکیم حکومت لە ڕابردووە بەڕاستی ئەگەر بە پلان بیان غیر بە پلانیش بیوانە لە بواری تعلیمە لە بواری پەروەردەیە هیچ خزمەتێکی نەکرد بۆی تاکێکی وا تەندروست دروست بێت تاکێک بێ ئەکەر وەزعێکی اقتصادی بۆ شێوازی ئێستا هاتە پێشەوە بەرگەی وەزع بگرێت ئەبینین ئێستا وەزعێک دروست بووە لە هەموو جیانە بابەتی کۆرۆنایە تەماشاکە تاکی کوردی لە کوردستانە زۆر جیاوازە لە هەموو تاک لە هەموو وڵاتانی کێ خەڵک لە وڵاتانە بە شێوەیەکی زۆر تەبیعی وەزع بەڕێەکە بەڵام کەسیە بینی باری دەرونی خەڵک لە کوردستانە بە شێوازێک شڵەشاوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو ئامادەسازین نەکردووە حکوومەتی هەرێم بە تایبەتی لە بواری پەروەردەیە وا بکە لە چوارچێوەی سیستەمی پەروەردەیە تاکێکی وا پەروەردە بکە ئەگە دوو ڕۆژێکە کەوت ناو وەزعێکی ئاوی ئەم شێوەی ئێستایان خراپترەوە بتوانێت تاکەکان خۆیان بگونجێنە لەگەڵ ئەم وەزعەیە خاڵێکی کە ئێمە بینی لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی زانکۆکان زیادە بێ ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئەو خەڵکانەی کە دەرەچن لە زانکۆ پەیمانکە زیادە بێ حکوومەتی هەرێم بەبێ ئەوە هیچ پلانێکی هەبێ بۆ ڕوبەڕووی ئەم وەزع بێتەوە چێن ئەو تاکانەی دوو ڕۆژیکە ئەم وڵاتە اعتیمادی سەرەکیانەکە ئەو گەنجانن تۆ گەر لە ئێستاوە ئیش لەستگەی لەسەر ئەو گەنجانەی کە پاشە ڕۆژێکیان نەبێ و دڵنیان نەبن لە پاشە ڕۆژی خۆیان بە دڵنیاییەوە تاکێک دەرەچن هیچ باکیان نییە بۆی تاکانی کۆمەلگا بەچی ئاقانە من دڵنیام لە کوردستان ئەگەر بەو شێوازە وەزع بڕات خەڵکە بینی چۆنە بینی زۆرجار لە تۆڕە کۆمەڵایەتیان خەڵکێک تووشی وەزعێکی باری کۆمەڵایەتی یان دەرونی یان بۆ نمونە تەندروستیە بینی ئەبینی خەڵک ئەوەندەی بیری لای ئەوەی وێنەیەکی بگرە لە فەیسبوک یا لە شوێنێکە بڵاوی کاتەوە بیر لای ئەوە نییە کە بۆ نمونە لایەن ئینسانەکە جێبەجێ بکە بۆیە ئەم وەزع پێم وایە وەزعێکی سیاسی لە کوردستان دروست کراوە ئەوەندەی تاکەکان تەیە بڵێ کەم تەرخە من چەند هێندە حکوومەت تەیە کەم تەرخەمە و ئەبێ حکوومەت بەڕاستی پلانی هەبێ بۆ ڕوبەڕووبوونی ئەم وەزع سپاس دەکەم دەگەرم وڵات دواتر لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی شەرق قسە دەکەین زیادبوونەوەی خێزانی کاک عومەر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە کۆمپانیەکان بەڕێزت وتت ئەو پرۆژەی کە بەڕێز کارتیا دەکرد 200 تورک و 100 کورد بوو پێشتری ژێمە میوانێکمان هەبوو حاڵەت لەم شێوە هەیە کە دەیوت بەڵێ ئەو پرۆژێک کە دروست کرا 2000 تورکیشی لێ دەکرێت تقریبان بە هەمووی 100 کوردیشی لێ نەدەکرد بۆ نمونە ئێستا لە پرۆژەشکە ناتوانم ناوەکە لەبەر ئەمنیەت 900 خەڵکی بیانی هاتیە هەمووی 200 خەڵکی خۆمانە لە هیچ وڵاتێک نەبووە نفسی ئەو شەریکە لە وڵاتی کە تری ئیشی کردیە خەڵکی ئەو وڵاتەیدا ئەمەزراندووە خەڵکی وڵاتی فێر کردووە ئەوەی من ئەوەی کەس پرسیار دەکەم وەزارەتی کار هەبوونی چییە لە وڵاتی ینی ئێستا ئەمە 6 ساڵە 7 ساڵە لەگەڵ هاوڕێیانم ئەم گروپانە بەڕێوە دەبین پۆستەکان لە شەریکات وەردەگرنی و بڵاوی دەکەینەوە یعنی ئەمن هەست پرسیار دەکەم لە پاڵ کاری خۆمان و لەگەر هاوڕێیانم لە هەموو شارەکان کە ئەدمینن ئیش بۆ خەڵک بڵاو دەکەین و خەڵکەکی زۆر سپاس دەخۆ ئامارەکانی بەندە و برادران لە 2017 تاکو ئێستا نزیکەی 2000 کەس ئیشی دۆزیتەوە لە ناوکانیشمان لایە یعنی وەزارەتی کار هەبوونی لە وڵاتێتی ئەمن پرسیار دەکەم ئاخۆ 29 ساڵ نەماتوانی سیستەمەک لە وڵاتە دامەزرێنی خەڵک ئینتیمایی نەکەین بۆ نمونە ئەتوو لە هەموو وڵاتێک سەی دەکەی خەڵکەکە دێتە ئێرە مەسەن لە کوردستان بەکەیف خۆدەچ لە شەریکات ئیش دەکات بێ ئەوەی کە ئەو پێرمت وەگری بێ ئەوەی کە ڕەچاوی باریدارایی ئەو وڵاتێ بکە بۆ نمونە ئێستا زۆربەی شەریکات کە لە هەولێر بۆ حکوومەوەی هەولێر پایتەختە کە سەی دەکەی بڕۆ سەیدانیام کە زۆربەی خەڵکی بیانینە یعنی خەڵک گلەی زۆرە پێویست چا بکرێ پێویستە سیستەمەک دامەدرێ وەک لە یاداشتەکەیت بەندەش و بدایتمانە حکوومەت 175 هەموو شوێنێک دەبێتە کورد
خەڵکی ئەو وڵاتی خۆمان خەڵکی خۆمان فێر بکەین و لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و ڕێکخراوی تر و حکوومەت سنتەی ڕاهێنادانی خەڵکی کادری وەسەط پێیا بکەین و خەڵک و پێویستە کەرتی تایبەت مەسەلەن ئێستا خەڵکەکی زۆر گەنجان ئیشانە دەستداوە پێویستە ئەوەش بکرێت تەقاعودی و ئەوە وەکو کەرتی کشتی بێتە هاراوە لەبەرەوەی ئەمە بۆ منە بەندە و خەڵکانی تر بیمەی بێک ئەو پارەی کە ماگانان دەین بە حکوومەت پێویستە لە مستقبل یاسایەک چا بکرێتن ئەو یاسایانەی کە لە کار هەیە لە عێراقدا 2015 کە ئەکتیڤ کراوە ئیدێت کرایەوە لە عێراق پێویستە ئەکتیڤ بکرێت و یاسایەکی چاک دامەدرێت لە کوردستان و پێویستە ئەنجومەنی سەرۆکاتی وەزیران پێویستە ئاگەی لە گەنجامی لەبەرەوەی ئێستا زەنگەی خەتەر لە وڵاتە ڕوودەدا لەبەرەوەی بۆ نمونە بەندە لەگە برادران ڕیسالەجی گەلە زۆرمان لەو دێ و خەڵکەکی زۆر بێ ئیشە بۆ نمونە پۆستێکی گەلە بەسیط بڵاوکەوە 1000-2000 سیڤیل لۆ دێ ڕاستەکەم ناوبرێکمانێ دوای ناوبرەکە دەگەرم و لای بەرز لەوێ ئاداشتێک کە ئاراستی حکوومەتتان کردو ناوڕۆکەکەی بە کورتیسی وەڵامی حکوومەتی بۆ بۆیەوە وەڵە بینەرانی بەرز ناوبڕێک و دەکەین وڵاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم منگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سڵاوتان لەبێت بینێرانی بەرز کاک عومەر بگەرم و لای بەرزت ئەگەر بە کورتی وتت 13 خاڵتان داوە بە حکومەت سەبارەت بە کەمکردنەوەی کرێکار و کارمەندی بیانی ئەگەر بە کورتی باسییان کە وەڵامی حکومەتیش چی بوو
سەرەتا باسی یاداشتەکەمان دەکەین یاداشتەکەمان بۆ هەموو بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ وەزیری کار و بۆ بارزگاکان و بۆ هەموو ئەو کەسانی کە لە وڵاتە بەرپرسن یەکەممان دیاری کردی کە ڕێژەی کارمەندی خۆماڵی لە هەموو شوێنێک لە شەریکات لە ڕێکخراوی خۆماڵی بیانەکان بە ڕێژەی 1970 بێت و دووەمیش داوامان کردی کارەکردنەوەی سنتەی ڕاهێنانەکان و دووەم سێمیش داوامان کردی کە زمانی کوردی بتە زمانی سەرەکی ینی ئەمە ئێستا بۆ نمونە بەندە و برادرانتر کە زمانی تر دەزانین زمانی تر پێویستە و داوای شتریشمان کردووە یاسای خانشینی و کەتی تایبەت جێبەجێ بکرێت بە هەموو بەندەکانیەوە و داوای تر ئەوشمان کردووە بۆ نمونە خەڵکانێک زۆر هەیە لە کەرتی گشتی ئیش دەکەن و لە کەرتی تایبەتی ئیش دەکەن بۆ نمونە دەبی ئەو بەرپرسانی ئەو وڵاتە بیلۆی بکەنەوە کە ڕێژەی دانیشتوانی ئەو وڵاتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر بوون دەڕبا بۆ نمونە ئێستامە 5 ملیۆنین چەند ساڵ تر ئەمە زیاتر دەبین بۆ نمونە ئەتو ئێستا 240,000 کە 250,000 کەس گەنجت بێکارە پێویستە ئەمانە بخەیە سەرکار پێویستە پلانەکە دەبی پێویستە زانکۆکان چا بکرێ پێویستە هەموو شتەکان ئەوانە چا بکرێت چونکە ئەمە دوایە زەنگەکی خەتەرناک لە وڵاتێک ڕوو دەدات و سەرەتاش لەگەڵ وەزیری کار و لەگە بەڕێوبەری وەزارەتی کار قسەمان کرد یاداشتەکەمان دانێت جەنابیان زۆر دڵیان پێخۆش بوو کە گەنجانێک لە وڵاتی هەنا کە غەمی خۆیانە بەداخەوە دەبا ئەوان غەمیمەیانە بە نەک ئەمە بە دوای ئەو شتەکان داکەت باین باشە وەڵامیان چی بوو یاداشتەکان لۆ ئەنجومەنی سەرۆکاتی وەزیران بەرز کردو لۆ ئەنجومەنی سەرۆکاتی وەزیران بەرز کردو دواتر لەگە وەزیری پلاندانان قسەمان کرد لەگە بریکاری وەزیری پلاندانان قسەمان کرد خودی خۆم قسەم کرد و یاداشتەکان بەندە لۆی نارد و جەنابیان لەم دوایە ئینشاءڵڵا بەتەمانە یاساکانی وەبەرهێنان و ئەوانە هەموار بکرێتەوە و ئێمە داوامان کرد ئەوانیش ئەوە کۆکن وەزیری کاریش کۆکە لە سەرەوەی کە لە هەموو شوێنەکان پێویستە کارمەندی خۆماڵی لە 1970 کەمتر نەبیت و جەنابیان ئێستا باسی بریکاری وەزیری پلاندانش ئەوەی بە بەندە گوتی ئەمە لە ڕێکارەکان بەکارمان هێناوە و لەبەر وەزعی کۆرۆنە و لەبەر ئەو وەزعی کە ئێستا ڕووی لە کوردستان کردووە وەزعی پارە مالی ئەم شتێمە بڕک دواکەەوە ئێمەش دەمانەوێ ئەمە جێبەجێ بکرێ و هەموو توانایەتیان پەیمانە چەنددا کە جێبەجێ بکرێ پێویستەش جێبەجێ بکرێ ئینشاءڵڵا سپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر کە چالاک بگەڕم وڵای پرەزیدەمی و سەرنجی بەرز لەسەر کرێکاری بیانی بزانم کە ئێستا هەندێک ژمارە باز لە بوونی 30,000 کرێکاری بیانی دەکەن هەندێکیان کە بە قاچا خاتونەتە هەرێم هیچ یاسایەکەیە بۆ ڕێخستنی کرێکاری بیانی یاخود کۆمپانیا دەرەکیەکان کۆمپانیا بیانەکان کە دێن لە هەرێم کار دەکەن دەرفەتی هەلیکاری ناو خۆی بڕەخسێنن بەڵێ سپاس وەڵام من سپاس دەکەم کاک عومەر ڕێزمێ بۆ جەنابیان ئەگەر ڕوونکردنەوەیەک بدەم لە سەرەتا لەسەر ئەمە باسی ئەو یاسایان کرد کە باسی دەساحفتاوانە نییە بەیاننامەیەکی نێودەوڵەتی هەیە کاتی خۆی حکوومەتی عێراقی واژۆیان بەیاننامەی کردووە ئەم بەیاننامەیە 105 دەوڵەت ئیمزای کردووە کە ئەبێ کرێکاری بیانی لە وڵاتەکە تا ینی بڵین لە ئێستا لە عێراق وەرین کوردستانە بەپی ئەو واژۆکردنی ئەو بەیاننامەیە ئەوەی کە کراوە بە بڕیار 105 دەوڵەت ئیمزای لەسەر کردووە ئەبێ لە 8 کرێکاری خۆماڵی ئیشکە لە 20 کرێکارەکان بیانی بن لە هەموو پرۆژەیەکە لەم پرۆژەیە کەرتی تایبەت و کەرتی گشتی و لە بەرامبەر ئابێس لە 20 کرێکاری بیانی ئیشکام کرێکارە بیانانش بە مەرجن ئەبێ کرێکارەکان فەنی بن بۆی هەر یەکێ لەم کرێکارانە کرێکاری خۆماڵی فێری ئیشەکە بکە کاتێکە ئەو ئەڕاتەوە کرێکارە خۆماڵەکان هیچکەن لەسەر ئەمە یعنی ئەمە یاسا ڕێکی خستووە بەڵێ وایە لە کوردستان پێچەوانیە بیانی نیە لە خۆماڵی وێ بەداخەوە کاک حەکیمیانی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی پلانی نییە ینی ئەم هەموو کۆمپانیایە کرێکاری بیانی هاورداکات چی لێکە بۆ زائیدەن بەرچاوی هەمومان ڕوونە بۆ من دەیان جار لە ڕاگەیانەکانەوەم قسەم کردووە و بە سەدان کرێکاری نایاسایی لەم هەرێمی کوردستانن بە تایبەتی لە مسلمانیە کرێکاری نایاسایی مەبەستم کرێکارە نەک مرۆڤ ینی مرۆڤەکان ئینسانەکان لە جنوبەوە کەیەن لە ئێرانەوە کەیەن لە سووریاوە کەیەن ئەمان ناچنی خاماکەن بەڵام کاتیێنە ئێرە ئیخامی گەشتیاریان کردوێن لێرە کرێکاریەکەن ئەمە نایاساییە بەڕاستی لە وڵاتەیە ئەمە نایاساییە کە ئێمە خۆمان چەنە کرێکاری خۆماڵیمانی ئەوەندە کرێکاری بیانی لەم شاری سلەیمانیە ئێستا هەیە
تەماشاکە بەم ڕۆژگارە و کرێکارانی ڕۆژهەڵات لێرە هەمویان سەیری قامەکانیان کە بە گەشتیاری هاتوون لێرە کرێکاریەکەن بە نیوە قیمەت کە ئەمە جێی داخونی گەرانیە. سێ قەیران ڕووی لەم هەرێمی کوردستانە کردووە، یەکیان قەیرانی ئابووریە کە ئەزانین حکوومەتی هەرێم وەزعی چۆنە و داهات و بەهارەوەمانی چۆنە. قەیرانیشکە هەیە کە ئەم بەڵای ڤایرۆسەیە کە ڕووی لە بەشەرێت کردو و ئێمەش بۆ کۆم و تاوی دنیا ئەبێ خۆمانی لێ پارێزین. هیچکیانەوەیە کە ئەمە هەموو کرێکارە بیانیە بە لێشاو لە مەرێمان و ئەمە یەک سەرنج بم بە کورتی ڕوونکردنەوەیەکە بۆ کاک عومەری خۆشەویست باسی ناوچەگەرێتی کرد لە مەسەلی کرێکارە. من زۆر باش لێ حاڵی نەبووم مەبەستەکەی چییە، بەڵام من ئەمەوێ ڕوونکردنەوەیەک لەسەرمە بدەم. ئێمە بۆ معلوماتی جەنابتان 20 ڕۆژێک لەمە پێش لە منتیقەی بازیان وانە خەڵکی ئەو منتیقەیە گردبوونەوەی چانکرد و چوونە بەردەمی کارگەکان و خۆشبەختانە بەڕێوەبەری ناحی بازیانیش سەرخەت بوو لەگەڵ منە تەلەفۆنی کرد و نوێنەرمان لێ بوو. ئەم خەڵکی ئەوێت داوای هەلی کاریانە کرد لەو کارگانین کە لەو منتیقی ئیژەکەن. ئەوە ئەمە ناوچەگەرێتی ئەگەر باسی ئەوە بکات من نازانم کۆمپانیای نەوتی هەیە لە زاخۆ وەکو پێویست زرگانە دەری خەڵکی هەولێر کاریتیا بکرێت مەسەرەن بۆ ناوچەکانی تریش ئەو مەبەستیەوە بەڵە خۆی ئەبێ آخر ئێم سێریکە ئەو گردبوونەوەی 20 ڕۆژ لەمە پێش لەوێ کردیان مەسەلەکەیان ئەوە بوو کە تەواوی ئەو کرێکارانەی کە باریانە کرد حەماڵیانە کرد لەوێ هەمیان سوورین، هەمویان خەڵکی خواروی عێراقن. یعنی بەڕاستی ئەمانە جێی داخونی گەرانیە کە ئەو منتیقەیە خەڵکەکەی تەپوتۆزەکەی بۆ ئەوان بێت و خێر و بەرەکەتەکەی بۆ سەرمایه‌داران بێ و کرێکاریەکەشی بۆ بیانی بۆ هەوڵێک نادرێ ڕێک بخرێ لانی کەم لە 1970 کرێکاری خۆماڵی بێ لەو کارگانە لە کۆمپانیەکان با لە 20 بە شێوەیەکی یاسایی و قانون نێودوڵەتی کرێکاری بیانی بۆ ڕێک ناخرێت کێ بەرپرسیارە؟ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی من دەیان جارم قسەم کردەوە لێشی بەرپرسیارم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێپلانترین وەزارەتە لە تەواوی دنیاە کە هەیە. من نمونەیەکە بە جەنابتێم هەرچی پرۆژەیەکەیە کە موافقەتی بۆ کردووە کە ڕەزامەندی داوە بە هەر کۆمپانیای کرێکاری بیانیە کۆمپانیای مۆڵەتی داوە بە کۆمپانیا کرێکاری بیانی بێنێ پێی نەکردووە بە مەرج ئەبێ زمانی دایک هەبێ لە گرێبەستەکەتە پێی نەکردووە بە مەرج ئەبێت تۆ واژوەیەکی ڕسمی دەبێت گرێبەست لە تەواوی دنیای هەیە ئەبێ ئەم کرێکارە لەگەڵ خاوەنکارەوە گرێبەستی بێ لەم کابینێش هەر بێ پلانترین وەزارەتە من بە سوپاسەوە کوێستان خان جۆمان لێگرێ و گفتوگۆش ئەەکەین زۆر جاریش بێکەوە لە کۆڕ و سیمینار و لە کۆربەندەکانە بێکەوە یەکتریمان بینیوە و گفتوگۆمان کردووە و بە جەنابیشانم وتووە وتومە ئەم وەزارەتە ئەگەر پلانتە بواە پلانی هەبواە پێش تۆش و بە ئیستاشەوە پلانی هەبواە ئەم هەرێمی کوردستانە بەم شێوێ ناگوزارکە ئیستا هەیە یعنی منتیقی تایە لە ناوچی سلێمانی من کارگەتان پێ لەم 300 کرێکاری هەیە ئەم 350 کرێکاری هەندی 150 کرێکاری عەرەبە شتی وا بۆ لە تەواوی دنیای زۆر کەمە بەڵێ کوردیتیانی یان زۆر کەم نەخێر کورد ئەزانی کوردەکان کامانن ئیداریەکان ینی بە پەنجەی دەست ئەژبێرێن ئەو کارگەیە لە غێری خاوەنەکانی کەس ئیداریەکانی کە لەوێ ئیژەکەن باوەڕ ناکەم 20 کەسی کوردی تیابەکە ئیشکە ئەوانش لە کاروبارەی ئیداریەکانە ئیژەکە سپاس دەکەم کاک پیشوام گەرەمە لای بەڕێزت سەبارەت بە پێکاری بۆ موچەی چەندە کاریگەری وەکوتم لە سەراسایشی نەتەوەی هەرێم دروست کردووە زیادبوونی تاوان خۆکوشتن دزی بەکارێنانی مادەۆش بەرینجا لەسەر خێزانیش چەندە بۆتەوەی کە خێزان لێک هەڵبۆشێتەوە ڕێژەی زیابنەوە زیادی کردووە بەڵێ بەدڵنیایەوە کاریگەری تەواوی هەیە لەسەر هەڵبەشانەوەی خێزان ئەگەر تەماشاکەین لە ڕابردووە خێزان جۆرێک لە ئەمن و ئەمانی هەبوو لە چوارچەوەی خێزان ئەمە وەزعی اقتصادی کە ئێستا دروست بووە لە کوردستان بەڕاستی کاریگەری تەواوی کردووە لەسەر تاکانی خێزان ئەو ئەمانی کە پێشتر هەستی پێکرا ناو خێزانە بەڕاستی ئێستا نابینرێت ئەوە یەکێکە لە خاڵەکانی کە لەو خاڵانی کە ئەگەر تەماشا بکەین لەم ڕۆ بەداوابێت چاوەڕێ ئەوە بکەین بەڕاستی ڕێژەی تاوان زیاد بێ لەبەرەوەی خەڵک بۆ تێرکردنی حەز و ئارەزوەکان یاخود پێویستەکانی ژیانی زۆرجار پەنا بۆ هەندێک کار کە قێزەونە لە ناو کۆمەڵگە یاخود ڕێگە پێنەدراوە یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەم وەزعە دروستێکە بە دڵنیایەوە بارگرانیەکی دەرونی دروست کردو بۆ تاکانی کۆمەڵگا بەردەوام لە قەلەقاژێ بەردەوام دڵی لای ئەوەیە سبەی چی ڕۆەدا چی بڕیارێکە بێتە مای ئەوەی کە بۆ نمونە لایەنی دەرونیەکەی ئەم سیرەکەی بەرەو تێکچوونەچە و خراپترەکە بۆی لە کوردستانە ینی چاوەڕوانی ئەوە ناکرێ بەڕاستی وەزعێک دروست بێ کە تاکانی کۆمەلگا بگەڕێنە ئەو دۆخە ئاسایی کە جاران تێدا بووە بۆکو نەخۆشی دەرونی نەخۆشی دەرونیش
زیادی کردووە بەوەی بێکاری بێموچەی نەخۆشیە دەرونیەکان خەڵک زیاتر تووشیە و نەخۆشیانە ببێ بە دڵنیایی ئێمە ئێستا ئاماری کوامان لە بەردەسانی یعنی بتوانین بڵێن بزەبێت ئەوەندە خەڵک تووشیە وەزع بووە بەڵام ئەگەر لەوانەیە سنتەرەکان زیاتر بتوانن ئەو وەزع ڕابگەێنن بەڵام ئەوەی کە ئێمە درکی پێکەین هەر لە چوارچەوەی خێزانی خۆمانەوە توانین درک بۆ وەزع بکەین ڕاستی ئەمەش چارەسەرەکە لە ئێستا ئەوەیە کە دایک و باوک بە تایبەتی کە سەرگەورەی خێزانن لە خۆیانەوە دەست پێ بکەن و چاوەڕێی حکومەت نەکەن ئەگەر ناشیرازەی خێران بەرە و خراپتر ئەڕاتوە بێ ئەو ڕۆڵی کە پێشتر خەڵکێکی تر ژێڕاوێتی بۆ چاکسازی خێزان ئەبێ دایک و باوک لە ئێستای خۆیان بیژێڕن ئەمە خاڵێکی کەش بەڕاستی مامۆستایانی ئاینی واتە پێگەی ئاینی لە کۆمەلگایمە لە بەرێمە کۆمەلگایەکی مسلمانی لە هەموو شتێ زەرورتر لەم دۆخەیە کە بێتە مەیدان و خەڵک بە شێوازێک کە هێورکاتەوە بتوانێت ئەو تەعویزی ئەو بارە دەرونەی کە تووشیان بۆ بەڕاستی دروست کە خاڵێکی کەش بەڕاستی هۆکارەکانی ڕاگەیاندنتر بە بینراوە بیسرا و نووسراویشەوە ئەبێ لەم دۆخەیە بەڕاستی ئەوەندەی نەبنە بەشێک لە کێشە بەش و بن بەشێک لە چارەسەر و هەوڵ ئەو وەزعی کە دروست لە کوردستانە بەڕاستی بەرەو ئاخارێک بەرن کە واتە یارمەتی دەری ئەو وەزع بکێسە لە کوردستانە بوونی هەیە بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە مەسلەی موچە و بێکاری کاریگەری لەسەر بەرگری لەشیش پێ دوای کاریگەری هەیە کە مرۆڤ بەتابەتی ئێمە لە سەردەمێکدان کە نەخۆشی کۆرۆنا بەربڵاوە پێویست نەبوو حکومە زیاتر هاوکاری خەڵک بێ بۆی کە سیستەمی بەرگری فشاری دەرونی کەم کاتەوە لەسەر هاوڵاتیان یاخود بە پێچوانە و فشارەکەی زۆر زیاتر کردووە بە دڵنیاییەوە کاریگەری تەواوەتیە چەندە من لە بواری پزیشکی زۆر شارەزانیم بەس دڵنیام کاریگەری 100% هەیە مەسەلەی موچە چونکە خەڵکێکی زۆر ڕۆژانە متابعی هاتنی موچە کە خەڵک لە ئێستا هەموو کاری بووەتەوە 24 سەعات بە دیاری کەناڵەکانی ڕاگەیان و فەیسبووک بزانم کەی موچە دێت چەندە ڕێژەی موچەکەی لێ بڕاوە بەڵێ سپاس دەکەم کاک پشتیوان کاک عومەر کاتمان زۆر کەماوە سەبارەت بە کۆمپانیای بیانیەکان ئێستا ژماری کۆمپانیای بیانەکان دیارە چەند کۆمپانیای بیانی لە هەرێم هەیە ئەگەر ئەو کۆمپانیانە ئەو یاسای جێبەجێ بکەن لە 180 کرێکاری بڵێن خۆماڵی بێت هەلێکی زۆری کار دەرەخسێنرێت لە هەرێم بەڵێ ئەم دەمێ سەرەتاوە ڕوومکەمەوە ئەمە ناوچەگەری بۆ منە لە شەریکاتی نەوت زۆر اختصاصەیە هەندێک اختصاصەیە بۆ منە شەریکێک لە کەلار خەڵکێک ترێنینگ پێ دەکە دەورەی پێ دەکە فێری دەکە ئەو کەسە کە لە شەریکەی سێرڤیس بچووکە دەیباتە زاخۆ ڕێگای پێ نادەن ئیشکا من لەگەڵ ئەوەمە ئاخی ئەو شوێنەیە کە کارگەک شوێنەکەی خەڵکی بێ ئیشکا بۆ منە ئەمن ئەوە دەمێ ڕوومکەمەوە دووەمیشیان ئێمە داوای ئەوما کردووە 170 هەیان هەشتا دەبێت لە هەموو پلە وەزیفەکان بێ وەکو بۆ نمونە ئێستا لە هەموو وڵاتێک دەگوزارێ خەڵکانی ئەو وڵاتە پلە باڵەکانش بەڕێو دەبن نەک ئەوەی لە کوردستان دەگوزارێ لە شەریکاتی هەموو شەریکاتەکان ئەوانەی کە بەدەست خەڵک وەردەگرن خەڵکی بیانین یعنی زۆر سۆرم پێی دێ خەڵکێک جیرانی تۆ دێتە هەولێر مقابلە دەکە بە زمانی عەرەبی یان بە زمانی ئینگلیزی یان بە زمانی تر ئەمن پێی ناڵێم ئەم دەڵێم هەموو کەسێک مەسەلەیەکی تورکیە دەرێ دیربری ئینسان مەسەلەن ئەتوو هەردەم خەڵک فێرکەین زمان فێر بەس ئەوە نی ئەتوو زمانی داگ لە بیرکەی و حیساب بۆ زمانی داگ نەکرێ ینی ئەو دەگوزارێ لە کوردستان و شەریکاتی بیانی گەلە زۆرە ئەگەر ئەوەی کە جەناوت باس کرد 180 بتە خەڵکی خۆمان و خەڵکەکی زۆر دەستە سەرکار حکومەتیش ڕەچای ئەو کەسانە بکە کە تازە تەخەڕوز دەکەن بۆ نمونە بەڵێ زۆر بە کورتی سەبارەت ڕەچای ئەو بکرێ ئەو کەسانی کە لە کوردیەکان تەخەڕوز دەکەن ئەوە پێویستە زۆر ڕوونی بکەمەوە ئەوانەی کە تازە تەخەڕوز دەکەن زۆر زەحمەت ئیش بەدەست دەکەوی پێویستە حکومەت لە هەموو شەریکە و لە هەموو شوێنەکان ئینتەرشیپ و ئەو شتانە هەیە و بە ئەکسپریانس لەیان حیساب بکرێ وهان هەر شەریکە هەر شوێنێک هەندێک خەڵکی تازە تەخەڕوز وەگرێ تاکو فێرە ئیشتەکانی بکە دواتر مەسەن ئەو کەسە بتوانانی ئیش بدۆزێتە چونکە ئێمە لە کوردیەکان نەمانتوانیوە ئەو کەسانە لەو بازاری هەلی کار ئامادە بکەین بەداخەوە چەندان سیمینارمان کردووە بەڵێ زۆر بە کورتی ئەو حاڵەتەی کە کرێکاری بیانی زۆرە ئەمە لە کۆمپانیا ناوخۆیەکانی شێر بۆ کۆمپانیای دەرەکی نییە زۆر بە کورتی کاتم نەماوە بەڵێ ئاماری کۆمپانی ناخۆشمانە کۆمپانی ناخۆ ئێستا چی کردووە کرێکاری بیانی دەنی لەبەرەوەی پارەی کەمی دەداتێ لەبەرەوەی دەستەبەری لۆ ناکە زۆربەی شوێنەکان بۆ نمونە ئێستا دایان کارگە هەیە لە کوردستانە زۆر بچی ئەم برادرە باسی کە قسەکانی زۆر ڕاستە پێویستە لە هەموو شوێنەکان کرێکار و کارمەند ئەمە ینی کارمەندی زۆر میمە بەڵێ زۆر سپاس دەکەم کە چالاک زۆر بە کورتی سەبارەت بە کەرتی تایبەت کرێکارێکی زۆر کارە نەزداوە سەبارەت بە کاسبکارانی
حکوومەتی چاوکارێکی نەکردن لە ئەوەی لە ناو بازاڕانەی کەم کڕی دوکانی بۆ بدات کورتی بەسپاس نەخێر تا ئێستا حکوومەتی چاوکاریی نەگەیانەوە دەچی نەکرێکاران کاسبکاران ئەمە جێی داخونی گەرانیە بۆ معلوماتی جەنابتان ئێمە یادداشتێکماندا بە پارێزگاری سلێمانی بۆ ئەوەی لێخۆشبوون بکەن بۆ زەریبە بۆ پاری دەستەبەر بۆ هەموو شتانی کە لە بازار و لە کەرتی تایبەت نەکرێکان ناکرێت بەڵێنیان داوە بەڵام تاکویستانە باش کەرتی تایبەت کرێکار زۆر هەلیکاری لەزداوە لە کەرتی تایبەت وە کورتی بەڵێ بە سەدان کرێکار لە کەرتی تایبەت کاری لە دەستداوەوە تازەترین نموزەج کە بێویژدانترین کەس ئەوانن کە لە کەرتی تایبەت پرۆژێکی مامناوەندیانەیە بە بێ سەبەب کرێکارەکانیان نێرنەوە بۆ ماڵەوە کە ئێستا ئێمە چەند دۆسێکمان لایە من سییانیانە پێ لە بەسەریحی لە 2007 لای ئەو کەسە ئیژەکەن مانگێک بەر لە ئێستا بابێ هیچ شتێک نادوێتەوە بۆ ماڵەوە بەوەی خێرانی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان چالاک ڕەوف سەرۆکی لەقەی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکاران لە سوودی سەرکی هەروە لە هەولێرەوە عومەر ئیسماعیل سەرۆکی کەمپینی کەمکردنەوەی کارمەند و کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان لە چەمچەماڵی شۆ پشتیوان عومەر توێژەری کۆمەڵایەتی سوپاس بۆ بینەرانی ڕێز سوپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ